بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر لە پایتەختی کوردستانەوە بە دیداری و بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە بۆ درێژەدان بە پرۆگرامی دەپرسیار کە ڕەخساندنی دەرفەتی ڕووداوە بۆ بربژێری سەرجەم لایەنەکان بزانین کار و کردەوە و بەرنامە و خەون و خولیای بربژێرەکان چییە هاوکات بۆ بینەرانیش گرنگە بەڕاستی معریفەی قانونی و دەستوری بربژێرەکان بزانە بۆیە ئەم شەو هەمان پرسیاریان لە یەکەمەوە بە درێژایی پرۆگرامەکە بۆ ئەو بربژێرانەشکە لە ئایندە بەشداری پرۆگرامەکەکەن جگەلەوە چەندین پرسیاری تریانە ڕاستاکرێن نەک چەندین دە پرسیاریان لە یەکەم لەسەر کارنامە و ئەجندای خۆیان و حیزبەکان. وەکو دوێنە شەو پێم ڕاگەاندن میوانێکی بەڕێزی ترمان هەیە ئەم شەو ئەویش بەڕێز کاک عەباس فەتاح بربژێری ژمارە 21 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان با بەڕێزیان فەرموون. بەخێر بێ سەرچاوەکانم سپاس مەمنونم پێشەکی پێشەوەی دابنیشی بۆ ئەو گەنجە قۆزانە چیەڵەی هاوکات بۆ بەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ جەنابەت بەناوی خوای گەورە من زۆر بە خێراتنی ئەم میوانە خۆشەویست و ئازیزانە دەکەم کە هاتوون لێرە بەشداری ئەم بەرنامەیە دەکەم هیوادارم هەر پرسیارێک و شتێکیان لەلا خامز بووە لەم بەرنامە خۆشە بۆ خەڵکی کوردستانی ئازیزی بکەن بۆی لێرە وەڵامەکەی وەرگرنەوە و داوا لە ئەم میوانە بەڕێزانە و خەڵکی کوردستانیش دەکەم متمانەکەیان بە ژمارە 21 لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن هیوادارم بتوانم لە 4 ساڵی ڕابردوو نمونونەکەی منیان بینی بێ بۆی لە 4 ساڵی داهاتوو بتوانین بە هەوڵی ئەو هاوکار و هاوڕێیانەی کە ئەگەر دەرچوم و متمانەم وەرگر بتوانین خزمەتی خەڵکی کوردستان بکەین هەرچەندە خەڵکی کوردستان هیچ متمانەیەکی نێ بە پەرلەمان و هیچ دام و دەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە لەبەروەی چەندین وعد و بەڵێن درراوە هیچی جێبەجێ نەکراوە بەڵام تاکید بن لەوەی کە لە ساڵانی ڕابردووشی وعدم بە هیچ کەس نەداوە ئەوەی پێم دەکرێت کە کردم دەرێم کردم ئەوەی پێشم نەکرێت لە پێشەوە وعد نادەم لەبەروی هەم هەرێمی کوردستان بارودۆخێکی تایبەتیە و هەم ئەم حکوومەتەی ئێمە و ئەم حیزبانەی کە لە هەرێمی کوردستانن لە حکومڕانیە بەڕاستی بارودۆخێکیان دروست کردووە ئێمەمانانش ناتوانین بەڵێنێک بدەین بۆ ئەوەی سبەی ڕۆژ بتوانین جێبەجێ بکەین هیوادارم بتوانین خزمەتی خەڵک بکەین هیوادارم بتوانم ببمە جێگای متمانەی ئێوە سوپاس بۆ ئەم بەڕێزانە و بینەران و گوێرانی خۆشەویست و جەنابەت کاک زۆر سوپاس بۆ جەناب زۆر سوپاس. دووبارە بەخێر بێ سەرچاوەکانم بینەرانی بەڕێزباز زیاتر کاک عەباس بناسین فەرموون سیڤیەکمان بۆ ئامادەکردن. عەباس فەتاح بربژێری یەکێتی بۆ پەرلەمانی کوردستان ساڵی 1972 لەدایک بووە بەکالۆریۆسی لە یاسادا هەیە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانیش پەرلەمانتار بووە لە ساڵی 1991ەوە پەیوەندی کردووە بێشێتی نیشتیمانی کوردستان و تاپلەی جێگری لێپرسراوی مەڵبەندی کۆی ڕۆیشتووە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەندامی لێژنەکانی شارەوانی و ئاوەدانکردنەوە بووە و دەڵێت لە ماوەی 4 ساڵی ڕابردوو وەک پەرلەمانتار سەردانی هیچ وڵاتێکی ئەوروپایی نەکردووە وەک ئیمتیاز بەڵام سەردانی کۆبانێ و ئافرینی کردووە. هیوادارم ئەگەر خەڵکی کوردستان متمانەم پێ بدەن ئەوە بۆی بەردەوام بم هەموو ئەو پلان و بەرنامانەی لە بەرنامانوە بۆی جێبەجێ بکەین بەهیمەتی هەموو لایەک لەوانی کە دەبن بە پەرلەمانتاری خولی پێنجەمی داهاتوو هەوڵ بدەین بۆ خزمەتی خەڵکی کوردستان کار بکەین. دیارە زۆر هیوایەت هەبوو کە جێبەجێ بکەین لەو خولەی ڕابردوو بەڵام بەداخەوە بۆی 2 ساڵی چێژ و ژیر و گرفتەکان و داخستنی پەرلەمانەوە نەمانتوانی لە ماوەی ئەو 4 ساڵە بۆ شەڕی داعش و نەبوونی بودجە و قەیران و ململانە سیاسیەکاندا خزمەتی تەواوی خەڵکی کوردستان بکەین. عەباس فەتاح دەڵێت لە زۆربەی پرسەکاندا دوور لە بیری تەسکی حیزبی بڕیاری داوە ئەو کەسانەی دەیانەوێت دەنجی پێ بدەن دەڵێن لە خولی چوارەمی پەرلەمان کاری باشی کردووە چاوەڕوان دەکەن خولی پێنجەم کاری باشتریش بکات. لە فترەی ڕابردوودا 4 ساڵ بووتە ئەندامی پەرلەمان خۆشبەختانە کاری زۆر باشی کردووە و لە ناو پەرلەماندا ڕۆڵێکی بەرچاو دیاری هەبووە لە لیژنەی ئاوەدانکردنەوە هەوڵی داوە زۆرترین خزمەت پێشکەش بە سەرجەم دانیشتوانی شار و لادیەکان و ناحیەکان بکات ئەمە ژوای کردووە کە لە ناو خەڵکا زۆر خۆشەویست بێت بۆیە ئێمە پێمان باشە لەم خولەشە بەڕێزیان وەکو ئەندامی پەرلەمان دەربچێتەوە کە عەباس دیارە یەکێکە لەو ئەندام پەرلەمانە سەرکەوتوانەی پەرلەمانی کوردستان لەو 4 ساڵی ڕابردوو کە
زۆر حەزی لە ئیشی شخصی تایبەتی نییە حەزی لە ئیشی گشتیە بۆ شارەکەی بۆ دێهاتەکان بۆ ناحیەکانی کە لە بەرچاویشمانە زۆر ئیشی کردو بۆ گوندەکان بۆ ناحیەکان بۆ شارەکان لێ ئیشاڵڵا هیوادارم هەموو پەرلەمانتارەکانی کۆن و نوێ ئەوانەی کە دەردەچن چاودێری بکەن ئێمە بیگەین نێوان و ئەوانش بگەینە حکومەت و جێبەجێ بکەن بۆیە پێمان خۆشە جاری بۆ جاری دو هەمیش دەرچێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان 19 کورسی بەدەست هێناوە بۆ خولی پێنجەمی پەرلەمان 100 بربژێری هەیە و دروشمی ئارامی هەلی کار و خزمەتی بەرز کردوێتەوە. بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ فەرمونون بە گفتوگۆیەک ببینین کە چەند دەنگدەری چەند لایەنێک گفتوگۆکەین بەیەکەوە و دواتر ئەگەڕینەوە بۆ لای کاک عەباس فەتاح فەرمونون. کاک سەڵەهای و پێ دوایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە دەنگەکانی پێشووی ئەهێنێ کەمیەکە زیاییەکە بەدڵنیاییەوە نەک دەنگەکانی پێشووی دەهێنێ بەدڵنیاییەوە ئێمە زۆر بە دیراسەکی ورد و بەدەر ئەنجامەشی ورد مە پێمان وایە دەنگەکانمان زیاد دەکات بە ڕێژەیەکی باشش بە پاکی تاکید بە پاچی و لە ڕابردووش لە هەڵبژارنی پەرلەمانی عێراقیش زۆر وازە ڕۆم بووە کە زۆر پاک بوو. تۆڵی چی بزوتنەوەی گۆڕان دەنگ دێنێت وەکو جاران هەموو هۆکارانەی کە لە ڕابردوو بزوتنەوەی گۆڕانکاری لەسەر کردو دەرخەری ئەوەنە کە بزوتنەوەی گۆڕان دەنگش باش دێنێت و لەم ئازادەکانی دەنگەکانی پێشووی دێنێتەوە ئێمە چاوەڕوانی ئەوەکەن کە دەنگەکانی زیاد بکات چونکە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکی نیشتیمانیا وەکو هێزەکانی تر نەبووە نەشنگالی فرۆشتووە نە لە کەرک و کڕای کردووە نەنەوت و بۆچیتر ساڵ هەڵبژاردن قەلق بوو لەوەی کە بکرێ حتا محاوەی خۆشی کرد نەکرێ ئێمە پێمان وا بۆ کە ژینگەی سیاسی هەرێمی کوردستان لەبار نەبە بۆ هەڵبژاردن لەبەر ئێوەکەی کاتێک بۆ ئێوە گونجاو بە کەش و هەوا گونجاوزوتنەوەی گۆڕان ئێمە ئەڵین بەنسبەت هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ژینگەی سیاسی هەرێمی کوردستان لەبار نەبە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لەبەرەوەی کردووە لەگەڵ خەڵک تۆمە ئەو زانیاری و معلومات ئێمە لەبەردەستماندا تۆماری دەنگدان تۆمارێکی پاک نیە با شایدی کۆمیسیۆن کەوەی کۆمیسیۆن ڕایگەنی ئەڵێ بەشی 17 کورسی ناوی مرد و ناوی تووبارە و ناوی خەڵکی وەهمی ماسڕیوەتەوە کەواتە دەرخەریەوەی 17 کورسی لە هەڵبژاردنەکانی ڕابردووە دەرجی تەزویر زیاتر لە کاتی هەڵبژاردنە ئەمەتان بیرەکەوێتەوە کاکی من بۆ لە کاتی سەیریکە ئێسامە بە یعنی بۆ ئەوەی کە شتەکان بەڕێک و پێکی بڕوا بەڕێوە دوو ئەندامی کۆمیسیۆنتان هەیە یعنی لە دوای هەڵبژاردننی عێراق بۆ فترێکی زۆر ئیشتان لەسەر ئەمە نەکرد بۆی ئەم تۆمارە پاک بکرێتەوە بۆ لە کاتی ئینتیخاباتە ئەمە بەنگدەرانی گۆڕان وا لێ ناکا باوەڕ بەم قسانە نەکا 27 ساڵی حکومڕانی تۆماری دەنگدەرانی شویان دروست کردووە بە ماوەی 2 ساڵا پاک ناکرێتەوە زۆر باشە کەواتە ئیتر هەڵبژاردن نەکرێت هەڵبژاردن هەموو کاتێک پێویستە بکرێ بەڵام هەڵبژاردنێکی پاک و نەزیه کەڕنگدانەوەی خەڵکی کوردستان بەڵام ئەوترێت پەیوەندی بە مەسەلەی ناوخۆی حیزبەکەتانەوە هەیە خۆتان نەخەمڵیوەن جگە لەو هۆکارانی کە باس پەیوەندی بەناوخۆ حیزبماوە نیە پەیوەندی بەو بارودۆخەیە کە لە هەرێمی کوردستانەوە دروست بە ئێمە نامانەوێت دەرەنجامەکانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان زارشکە دووبارە بێتەوە بەس ڕێفراندۆم خۆتاوەکو ئێستش ینی زۆر کەسێ لە بزوتنەوەی گۆڕانش حتا ئەندامێکی جفات هەفتەی پێشوو لە تەلەڤیزیۆنوتی یەکێکە وتی لەگەڵیان نەبووین بەڵام ئەم دەستکەوتە ئێستا کاتی فشارە یارێکی ناچاری بۆ کە خراوەتە بەردەستمان ئەگەران دەرەنجامەکانی ڕێفراندۆم 150 خاچێرەمی کوردستانمان لەدەستدا یەک دەستکەوتیمان پێ لە دەستکەوتەکەی چ بوو زۆر باشە پێ دوایە بزوتنەوەی گۆڕان ئەمە ڕای ڕسمیان بێت کە هیچ ئیجاباتێکی نەبووە ڕێفراندۆم بە بۆچوونی من بزوتنەوەی گۆڕان دەبێت لەگەر شەقامی سیاسی کوردی ڕاستڕەوانە تەعاملکە و ئەو بەرزی و نزمیە لە ئەدای سیاسیە لە گوتاری سیاسی خۆی یەکلایی بکاتەوە کاتێککە بزوتنەوەی گۆڕان دەڵێ من کەش و هەوایەکە لە بار نابینم لە بۆ هەڵبژاردن کەش و هەوای سیاسی کوردستان بە نتیجە لە کاتی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق قورستر نەبووە ئەو دۆخی کە کوردستان ڕوبەڕووی بۆ هاتە بەردەمی و هەڵبژاردننی ئەنجامدرا و پرۆسەکەش بەڕێوە خەڵک دەنگ بە پارتی دیموکراتی کوردستاندا پێشەوەی دەست بکەین بە گفتوگۆکەمان ئەم ڕستەیەم پێ بڵێن نەخشەی سیاسی کوردستان دەگۆڕێ لە خراپەوە بۆ باش لە خراپەوە بۆ باش بۆچی خەڵک دەنگ بە بزوتنەوەی گۆڕان بات تاوەکو ڕێگە لە پاوانخوازی ئەو حیزبە دەسەڵاتە ئەو حیزبانی کێستانێکە لە دەسەڵاتدا هەنە بگرێت باشە خەڵک بۆچی دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بات یەکێتی نیشتیمانی کوردستان لە فترەی زەمەنی ڕابردوو سەرچاوەی چارەسەرکردن و کێشەکان بووە و هەبێن بۆ کۆکردنەوەی لایەنەکان
و سەرچاوی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان. زۆر باشە ئێمە درێژەی گفتوگۆکەمان نەچینە ناوە تۆمبیلەکەمانەوە تا ئەچینە شوێنی مەبەست لەوێ قساکەین لەسەر پەیام و بەرنامە حیزبەکانتان باشە دەی بەخێر بە سەرچاوم و فەرمۆ. یاخوا بەخێر بە سەر چاوەکانم کاک سەڵاح لە جەنابتەوە دەست پێکەم وەک دەنگدەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمان کاتدا وەکو کارگەڕی مەڵبەندی شوێنە لە مەڵبەندی سەی هەولێر چاوەڕوانی چییە بۆ دەنگەکانی یەکێتی نیشتیمانی؟ وەڵا لەم هەڵبژاردنەی بڕیارە لە سینۆ ئەنجام بدرێ ئێمە بە دڵنیاییەوە پێمان وایە دەنگەکانمان هەڵدەخشێ و دەنگەکانمان سەر دەکەوی ژمارەی کورسیەکانمان زیاد دەکات ئەوەش هەر وا بە شێوەی هاومەشی ناقسەی لەسەر بکەین هەم پاڵپشت بە دوا هەڵبژاردن کە لە 12/5 ئەنجام درا بۆ هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق پاڵپشت بەو دەنگانە و هەم کۆمەڵک فاکتەریتکە هەن کە ئێمە پێمان وایە دەنگەکانمان ئەگەر دەنگەکانتان زیاکە دەنگی کێ دێ بۆ ئێوە ئەمجارە؟ وەڵا کاک ڕەنس خۆی یەکەتی چونکە مەسائلی ئازادی و یاخود بڵێن جیابوونەوەی هێزیتر و پارتێتر لە یەکەتی شتێکی ئاسایی بۆ لەناوێکەتی دەنجی یەکەتی یەک لەو تاکە هێزانەیە هەڵکشان و داخشان لە دەنگەکانی هەبووە لە 92ەوە تا ئێستا سام جارە ئەڵەی دەنگمان زیاکە دەنگی کێتان بۆ گەڕێتەوە بەڵ ڕەنگە ئەو دەنگانی شوتر لێتان ڕۆژ بەڵ ڕەنگە ئەو دەنگانی دەنجیان بە گۆڕاندابی بەشەشیان بۆ ئێمە بێتەوە بەشێکیان هاتەوەش چی واکە مەسەلەن بەڕای تۆ خەڵکێکی گۆڕان دەنگ باتەوە بێکێتی ئەزانی هەندێک جار ئەو هەڵومەرزەی سیاسی لە کوردستان دروست بووە هەندێک خەڵک لە کوردستان سەرەتا ڕەنگەشتی نوێ تاقی بکاتەوە یعنی بە شێوازێک بۆی بچی بەس گۆڕان نوێیی و نێخوازی لەدەست داوە؟ نا تا تاقی کرابێت مەسەلە لەدەستدان نییە مەسەلە هەندێک بۆ نمونە بەس فۆکسەکە نەکەوتە سەروەڕە من دەڵێن من لە قسەکەی دەنگدەریمە هەندێک لە ڕەنگە نهاتە دەنگدان لە قۆناغ لە قۆناکە خۆی بەبێەوەی ناوچووتە ناوی زانیشکە لە ئێمە نیگەران بوو بێ بەڵام لە قۆناغیشکە بێتەوە دەنگ بدا و یەکەتی چونکە هێزیەکە بڵین مێژوێک و سەروەریەکی باشی هەیە لە ڕووی مێژوویەکەی بۆ نمونە ئێمە پارتی بۆ نایە بۆ ئێوە بۆ پێ دوای دەنگی گۆڕاندە ئەزانی چونکە گۆڕان لە قۆناغێک بە شێوەی گشتی لە ئێمە جیابوویتەوە و دەنگە دەرەکانی و دەنگ دەرەکانی گۆڕان لە قۆناغان تێکەڵ بووینە بۆی ئێستا هەندێک زانم کاکشوان لەگەڵت کاکەشوان بەخێر بێ سەر چاوەکانم ئایا کۆکی لەگەڵ مامۆستا سەلاح کە فعلەن احتیمالە دەنگەکانیان زیاب بکات و بەشێک لە دەنگدەری ئێوە لەبەرەوەی ئێوەی تاقی کردەوە بە پێی لۆجیکی جەنابیان وڵا کاکەوانەوە ینی دەنگدەری مەتاوە کوێستانی کەمی تاقی نەکردو ئێمە نەچوونە دەسەڵاتێکە دەسەڵاتێکی مطلقمان هەبێ بتوانین کارنامەی سیاسی خۆمان وەک ئەوەی کە بەرناممان بۆ داڕشتۆ جێبەجێ بکەین ئێمە لەو کاتانێکی هەنگاومان نابۆ جێبەجێکردنی کار و پرۆگرامایی کە دەنگدەر دەنجی پێدا بووین بە زەبری چەکڕێمان لێگیرا کەواتە دەنگدەر ئێمەی تاقی نەکردوتەوە ئەم هەڵبژارنەی کە هەڵبژارنی سین و هەڵبژارنێکی پێمان وایە هەڵبژارنێکی چارەن و سازە بە نسبەت کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵام دۆخی سیاسی و ژینگەی سیاسیێریمی کوردستان پێمان وایە لە بارنیە بە بەڵام ئەوە دەچین بەڵەو هەڵبژارنە کەم ئەڵین لە بارنیە لەبەر چین لەبەرەوەی تۆماری دەنگدەران تۆمارێکی پاک نییە کۆمیسیۆن خۆی ئەڵێ ئێمە بەشی 17 کورسی ناوی تەزویر ناوی دووبارە و ناوی مردو ناوی وهمیمان لەو تۆمارە سڕیوەتەوە ئێمە قەناعەتی ئەومان هەیە معلوماتی ئەوەشمان هەیە زیاتر لە 25 کورسی ناوی دووبارە دە و تۆمارەدا هەیە کەواتە مەجاالێکی زۆری تەزویر تێدا هەیە دەرەنجامی و هەڵبژانش بەڕای ئێمە زۆر گرنگە چونکە دۆخی سیاسی و سەقامژیر هەرێمی کوردستان پێیوەستە بەو هەڵبژارنەوە بەنسبەت زیادکردنی دەنگەکانیشمان بەڵێ ئێمە پێمان وایە سەقامگیری کوردستان پێیوەستە بم هاوڵاتی هەرێمی کوردستان ئەو سەبر و تەحملی هەیەی هەتا سنوورێکە پاش ئەو سنوورە بە دەرەنجامێکە گەین نە ئێمە و نەپارتیۆچێتش حەز بە و دەرەنجامە ناکەن و نە هاوڵاتیانی هەرێمی کوردستانش حەز بە و دەرەنجامە ناکەن چونکە ڕژێمەکانی ڕابردوش سەبر و تەحملی هەرێمی خەڵکی کوردستانیان تاقی کردوێتەوە بەڵام ملی سەدامی بەپەتی سێدارە گەیاند و دۆخی حراقیشی وێران کرد بۆی ئێمە هەرگیز خواست ئەو دۆخە نەخوازراوی کە پێشبین دەکرێ حەزی پێ ناکەین تێگەم بەڵام نازانم بە ڕوونی مەبەستت چییە بەڵام مەسەڵەن ئەگەر وا بێ ئەمان هەمویان ئەڵەن دەنگمان زیاد کاتە بۆ دەنگیان زیاکە گەروا بێت وڵا کاکرەنج هیچ فاکتەرێک و هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی ئەوان دەنجیان زیاد کاکە کارزان تۆ چیەڵی چاوەڕوانیتان بۆ دەنگەکانتان چییە؟ ئێمە تەجروبەمان لە قۆناغێکی زۆر هەستیاری سیاسی لەسەر ئاستی عێراق و ناوخۆ و ئیقلیمی
لە هەڵبژاردنەکەی وەک پێشوو هەڵبژاردنەکانی عێراق ئاماژەم پێدا بەڕێوە برد بەسەر ئاستی عێراق ئێمە حیزبیەکەمی براوەینە بە نەتیجە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئەو دەنگانێکی ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی وەک حیزبیەکەم بەدەستمانهێنا و کاری میکانیزمی داینامیان بەرنامەی داینامیکی داهاتووی پارتی بۆ ئەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ئەم خولە زۆر بە استراتیزیەتێکی واقعیانەتر دیڕاستەتی کردیا ئێمە تموحمان زیاترەوە لە نەتیجەشدا ئێمە وەک ئەو بەرنامەی کە دانراوە دەبێنرێ لە نتیجەی کۆدایی کە دەنگەکانی پارتی لە هەڵکشاندا دەبێن دەنگی کێ تەسەورەکەم چاوەڕوانیتان لە دەنگی چ لایەنەکە گەر زیادەکەن ئەم دەنگاندە لە کێوە دێت بۆتان ئەو دەنگانەی کە خاڵی کاکشوان فەرمووی حەڤەی تەزویرە یەکێتی و پارتی چاوان لەسەرێتی دەزانیت چۆنە دەزانین چۆن ئەڵێ بەشی حەڤە کورسی تەزویر هەیە نەبوو نا کۆمسیۆن خۆی ڕایگەینی ئەڵێ بەش هەفتە کورسی تەزویرمان ناومان سرەوەتەوە کەواتە لە هەڵبژاردنەکان ڕابردوو پارتیەوەی هەفتە کورسان تەزویرگرانز ئێمە لە جەدەلی سیاسی دوورکەوینەوە و هەموو حیزبەکان لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بەشدارن و هەموو واقعی بینانە دەبێت ڕازگۆیانە لەگە شەقامی کوردیدا خطابێکی ڕازگۆیانیان هەبی بۆ ئەوەی ئەم شاشەیان ئەم شان و سیاسیە وەک خۆی بگار نەکێ لێڵ بکرێن بزوتنەوەی گۆڕان لە هەموو پرۆسەیەکەدا لە سەردای سەر هەڵدانەوە کە ناویەکەتی بۆ تاکو ئێستا کە بزوتنەوەیەکە بەشدارە لەو دەسەڵاتە غائبی نەبووە عەفوم دەکەیت خوا ئیجازە بدا بە ئەمە قسەی خۆم بگەێنە من جا دواتر جەنابەت قسەکان بکە کە بەشدارە لە دەسەڵات یعنی لە فەزایەکی سیاسی ترەوە نەهاتیە لە عمقی ممارەسەی هەرێمی کوردستانەوە لە ئینشقاقێکی سیاسی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئینشقاقی کردو بەڵام کاتێک کە دەڵێ گەش و هەوا لەبارە لە نالەبارە گەش و هەوای سیاسی ئەوە ترسە لە هەڵبژاردن بۆچی ترسە یعنی ئەمانە خوێندنەوەی خۆیان لە واقعی ئەجوای سیاسی خۆیان لەم مەرحەلەیەدا باشتر لێ تێک دەگەن بەستەوە حیزبەکەی خۆیان کەشەکە لەبارە بەس زروفی حیزبیان لەبار نیە ئەکید ئەو سیراع سیاسیەکە ئەو سیراع ناوخۆی لەناو باشە دەرفەتێکی کاکشوان بەم و ئینجا قسە لەسەرەوە بکەین بەڕاستی خەڵک خەریکە من تەسەورەکەم پڕ ببێ لەم نوع منطقی دیالۆگە وەکو خۆتوتت بزانین چی ضرورە ئەم جارە پەرلەمان بیکا بە نەهێت کاکەشوان فەرمو وەڵامت هەیە بۆ قسەکانی سەڵاح و کارزان بە پێچەوانەوە لە هەڵبژاردنە ناترسن چونکە ئێمە شنگالمان نەفرۆشتووە لە کەرکووک ڕامان نەکردووە سامانی ژێرزەوی و سەرزەوی ئەو میلەتەمان تا بەتاڵان نەبردووە ڕۆژنامە و سوخۆ پیشان دەرمان نەکوشتووە کەواتە بۆ لە هەڵبژاردنە بترسی زۆر باش ئەگەر خەڵک گلەیەکی لێ ئێمە گلەیەکیان لە ئێمە هەبێ گلەکان سەرسەر و سەرچاو گلەکان ئەوێ ئەڵێن خیتابی سیاسیتان وەک ئەوەی پارتیوێچێتی نەبوو بەرامبەریان دەبواە تۆنتر بن هەر ئەوە گلەیەکی خەڵک هەر ئەوەیە زۆر باشە کاک سەڵا ئەم جارە خەڵک چاوەڕوانی لە پەرلەمان چییە؟ یعنی ئەم جۆرە لە نەفەسکە لە ڕابردووشە تاقی کراوەتەوە لە نێوان گۆڕان و ئێوە و یەکێتی و ئەوانە ینی وا لە پەرلەمانەکە خزمەتێک بە خەڵک بکایە ئەبێ بە شوێنی حەلەبەی سیاسی بڵێ وەڵام کاگڕانز ئێمە دەبێ ئێوە شایدی ئەوە بن ینی بینەران شایدی ئەوە بن زەماوەر شایدی ئەوە بین ئێمە لە هەڵبژاردننی ڕابردووی دو هەڵبژاردن کە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق بوو دروشمی سەرەکیمان بانگەشەیەکی ئارام بوو وابزانم بەکرداریش ئەومان سەر باشە لە دەرەوەی بانگەشە بە چەند ڕستەیە کە توانم لێ دوار بگرم تکایە خەڵک چی لە پەرلەمان دەوێم وا پێ دەڵێم ئەو بانگەشە ئارامە دەبێتە هۆی هەڵبژاردنێکی ئارام لە دوای بانگەشە لە دوای بانگەشە خەڵک چی لە پەرلەمان دەوێت ڕستەیە من پێم وایە خەڵک ئێستا ئەوەی زەرورە خەڵک گوزارانە ژیانە ژینگەیەکی باشە کارەبایەکی باشە تەندروستیەکی باشە و ئابوووریەکی باشە زۆر باش من پێم وایە ئەوە لە پەرلەمان دەبێ ڕەنگ داتەوە لەیان فڕۆکسیۆنەکان و هەر فراکسیۆنێک بێ بەرگری لەو ژمارە شتەی من باسم کرد بیکاتن لێکێکە و خاڵانە من پێم وایە کۆدەنجێک دروست دەکە کەس ناتوانێت لێ ڕاست زۆر باشە کاکشوان خەڵک چی لە پەرلەمان دەوێم جارە خەڵک لە پەرلەمان کۆمەڵک داواکاری لێن لە پێش هەمویان باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان و پاراستنی شکۆی تاکەکانی هەرێمی کوردستانە لە ژێر دامەزراوەیەکی سیاسی دیموکراسی ڕێکخرا زۆر سپاس کاکە کارزان خەڵک چی دەوێت خەڵک دەوێت ئەو متمانەیە کە بە نوێنەری خۆی دەداتن لە ئاز متمانە و داواکاریەکانی بێ ئەو تەڵەباتانێکە کە بۆ حەماسەتەوە یان بەو نیێتەوە بۆ تێگەیشتێکی هەیەی بۆ ئەو ئەندام پەرلەمانەیان بۆ ئەو لیستەی هەیەی بۆی جێبەجێ بکە بۆیە گۆڕانکاری نەخشەی سیاسی بۆ چوونی من لە ڕووی زانستی سیاسی ئەم قۆناغەدا کە ئێمە خوێندنەوەی بکەین گۆڕانی نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان دەوێت بۆ قۆناغی تازە سیاسی سپاسانە کەم بەخێر بن کاکشوان کاک سەڵاح کاک عادل
بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت میوانەکەم کاک عەباسە کە کاندیدای ژمارە 21 یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێستش بە دوو پرسیارە یاساییەکە دەست پێ یەکەم جەنابیشیان جاری دووەمە خۆیان بربژێرەکەنەوە ئەزمموی ڕابردویان هەیە لە پەرلەمان 4 ساڵ لەگەڵەوەش دەرچووی کۆلێژی یاسان بەخێربەی سەرچاوەکانم بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەبێ لە ماوەی چەند ڕۆژدا دوای پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردن پەرلەمان یەکەم دانیشتنی خۆی ئەنجام بدات. دەڕۆژ زۆر تەواو وەڵامەکەی دەستخۆش. بێگومان بەڕێستان وەکو وتم پسپۆڕیتان لە بواری یاسادایە و ئێستاش کێشەی لایەنە کوردیەکان لەگەڵ بەغا جێبەجێنەکردنی مادە دەستوریەکانی پەیوەست بە مافەکانی خەڵکی کوردستانە. پۆستی سەرۆک کۆمار بەشی کورد بوو لە ڕابردوو شالای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ئێستاش هەروە باسی لە دەکرێت. پرسیارەکەی من ئەوەیە لە کام مادەی دەستوری عراقدا هاتووە کە سەرۆک کۆمار ئەرکی ئەوەیە پابەندبوون بە دەستور گەرانتی بکات و بیپارێزێ لە عێراقدا. من ئەندام پەرلەمانی کوردستانم خوێن بێتشمە بەڵام ئێستا لە فکرم نییە. وەڵامەکەم لەبەر نییە خۆ من یانیەوە نیە. وەڵامەکە مادەی 67 و بێگومان زۆر جار نیە مادە لە بەرکەم بە زانمەوە یەک لە بەرکەکانە بەڵامەوە ئیش حاکمیش هەموو مادەوەیەکانی قانونی لەبەر نییانی هاتیان لێ بەڵامەوە شتێکی ئاسایی. شێوازی پرۆگرامەکەم وتان نەزان وایە کەواتە لە دوو پرسیارەکە دەستە خۆش بێ وەڵامی پرسیاری یەکەمە تەواوە وەڵامی پرسیاری دووەم تەواو نییە با بچینە سەر مەسەلەی بەڵام تو ڕقم وەرەگری ڕقامی ژاستایی ڕقەمەکە بەڵاتیادی ینی ئەوە تو خۆت مادەکەت گوتووە بەڵام ژمارە خۆ تاقیکردنەوەی کەلۆری نییە ژمارەت لەبەرکەن ئاساییە چکە هەر کەسێک ژەندای پەرلەمان بێ خۆی ئەم دەستورە لەبەر دەستی دادنێ دەیخوێنێتەوە دەدرێت لەو ژمارەیە ئەمەی حەقەکەمانەوە ئەوەی تریانێستا لە پەیڕەوی زانی وعارض نەبووی چەپڵەکانی پێ خۆش وەزەوەیان کە نازانی بارحاڵ بەخێربەی سەرچاوم دووبارە دەستخۆش بۆ وەڵامەکان و لە نەتیجە ئەمە خۆ پاسپۆرتی ئەوە نییە کە تۆ بڕۆی بۆ پەرلەمانیانە ڕۆی بەڵام تەبان باشترە معریفەی دەستوری خەڵکیش قوڵەکاتە و هی بربژێرە تازەکانش بۆ دێنم زۆر باشە دروشمی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردندا ئارامی هەلی کار خزمەتە زۆر لە شرۆڤەکاران وای ئەبینن ئەم دروشمە بۆ حیزبێکی دەرەوەی دەسەڵاتە گونجێنەک بۆ حیزبێک کە خۆی هاوبەشی دەسەڵات بۆ خۆی حاکم بووە لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و پارێزگای کەرکووکیش کۆکی لەگەڵ ئەو بۆ چوونەکە فعلەن دروشمەکانتان تەناقوزاتی تێدا لەگەڵ واقعی یەکێتیدا ڕاستە یانی دەزانی چۆن ئەمەی تو دەیرەی لەوانەیە لە ڕوانگەیەکەوە هابێ بەڵام خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دەسەڵاتە بووە لە قۆناغی ڕابردوو ئارامی هەرێمی کوردستانی زۆر بەڕێکی پاراستووە لە دوایەوە من ئەم دوو سێ سارای کە بۆ نەکبەتیەمە کە من لە پەرلەمان بووم ینی هەلی کار نەمابوو بەڵام هەولی داوە زۆر هەلی کاری بۆ خەڵک دۆزیوەتەوە و مەسەلەی خزمەت گوزاریش بەڕاستی ینی کەم تەرخەمین کە بە پێی توانە کەم تەرخەم نەبووە بەڵام بەمانای ئەوە نایە من ئەمڕۆ ئەگەبی کەمە بەرنامەی داهاتوشم جارێک کە ئەم بەرنامانە ینی لە نەهج و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت لەبەرەوەی ئەگە ئارامی لە وڵاتە هەبێ خەڵک کاری هەبێ خزمەتی بکرێت کێشێکی دەبێت ڕاپەڕینەوە ئەم دروشمانەیەوە حیزبێکی ئۆپۆزیسیۆنیا حیزبێکی تازە لەدایک بوو بیڵێ ڕاستی تێدایە بەڵام یا نەگڕاستی تێدا یعنی منطقی زیاتر تێدا نیە مەسەن لە سەرەتای لە دوای ڕاپەڕینەوە یەکێتی و پارتی بەردەوام حاکم بوون ئیتر ئەم دروشمە من لە پرسیارەکە تێدەگەم دەرەی بۆ هەتا ئێستانەیان کردووە سبێنە دەیکەن لە ڕابردوو کردومانە و سبێنێ باشتری دەکەین زۆر کامەخۆڕیمانە بۆ کامەکوڕیەکە نایالینەوە زۆر باشە پاش ناوبڕێک بەردەوامە بم لەگەڵتان بنەرانی بەڕێز ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێینەوە ئەمڕۆمەوێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە دوو حەزرە کاکە ئاکشن
ئەمڕۆمێ باسی دی بابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو چوار کات چواردە واو دێلاڤێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەمهاتووە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ دێلاڤێ خۆشاوی ژین. Where does water come from? So water. ئێرە بەرزایگانی سلێمانیەوە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. بۆمە بموێسە بەڵکو ئیشەڵا دەنگێمە بگەهت جهەکێ شولێک بۆ مەژ بێتکردنێ ئەم جوتیار گەلە مەغدۆرە ما بۆوەری بتایی تو دە دەنگی مە ئەمانەت گەهینی بلا ڕەنج و خەباتەمانە هێتەش بیرکردن ئەم پێشمەرگەنە ئەم خێزانی شەهیدانی ئەمێ دەنگی خوادینەوە بێتین شەهیداش بیر نەکەن چکۆ خۆی ناڕشتە سەروێ ئاخر 12 ساڵە بڕیا کارێ خوا من نامە و گلەیینوە یەک و نەت هاتنە گۆداریکردن من گەهاندن vê carê ez naxwedê û palpiştiyawe ez li Parlemanê Kurdistanê deng û rengê we bim bawerî bidene min ez hîvîdar Ehmed زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە پاش وەرگرتنی مۆڵەتی یاسایی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەقی خۆی لە هەولێر دەکاتەوە ئەم زانکۆیە 8 دقی لە ئەمریکا هەیە و خاوەنی دەدان پێدانانی ئەمریکی و جیهانیە و سەرجەم سیستمی خوێندن منهەج و کامپێسی ئەلکترۆنی بڕوانامەکانی لە ئەمریکاوە دێن ئەم زانکۆیە ئەم ساڵ 2 سکوڵ بە چەندین بەشەوە دەکاتەوە سکوڵی بزنس و بزنسی نێودەوڵەتی بەمبەشانەوە ژمێریاری و دارایی سەرچاو ئەمرۆیەکان بەڕێوەبردننی کار بەڕێوەبردننی گاز و نەوت سکوڵی ئەندازیاری کۆمپیوتەر بەمبەشانەوە ئەندازیاری پرۆگرامەکانی مۆبایل و وێب سایبەر سیکیورتی تێلیکۆمینیکیشن نێتوۆرک داتابیس سوفتوێر هەروەها ئینستیتوتی زمانی ئینگلیزی کردوتەوە کە 6 ئاستی هەیە و قوتابیان ئامادەکات بۆ خوێندنی ئەکادمی و بزنس گفتوگۆ یان تاقیکردنەوەی ئایلتس و تۆفڵ زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە هەولێر Business Class. عباس فتاح بربژێری کەتی نیشتیمانی کوردستان بەردەوامم لە پرۆگرامی دەپرسیار کاک عباس گۆڕان لەو باوەڕەدان هەروەک دووەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستانەوەن بۆ جاری سێم دوای پارتی دیموکراتی کوردستان ئەبنەوە بە براوەی دووەم چونکە بە پێی قسەوان هەڵەکان یەکێتی لە ماوەی ئەو 4-5 ساڵەدا زۆر زیاتر بوونە لە جاران و ئەمەش دڵساردی لای دەنگدەرانیان دروستەکە تۆ چیە فەرمووی؟ وەلا کەس بە دۆی خۆی نارە ترشە ئەوان حیزبەکەن حەق خۆیانە یعنی بۆ معنەوێتی هێزەکەیان بۆ خۆیان ینی بێگومان مەتحی خۆیان بکەن برێن زۆر دەبینیان کەم دەبین من بەس بە حاڵی خۆم ینی هیوادارم هەموو حیزبەکان ینی ڕوو لە گەشەکردن بن کەواتە خەڵکی کوردستان لە حیزبەکان ڕازیە من پێم وایە هیچ حیزبێک دەنجی خۆی نایەنێتەوە ڕێی خۆمە ینی لەبەروەی گلەیان لە هەموو حیزبەکان هەیە معارەزەشمان تاقی کردەوە لە دەسەڵات و دەسەڵاتدارەکانی ڕابردووشمان جاریشکە تاقی کردەوە
هیوادارم هەمان گەشەیان کرد بێت بۆی کە ئەو دڵخۆشیەمان بداتێ کە خەڵکی کوردستان لە نەسیاسیەکان و لە نەهجەکانیان ڕازینە بۆی حەماسەتی خەڵکە بێ بۆ سندوقی دەنگدان لەبەروەی من لەوە ینی قەنەعەتیان وایە کۆمەڵێ هەڵەی کوشندەی کردووە حیزبەکەت و دوێنێ شەو کاروان هاشم پرۆگرامەکەی منت بینی وەڵام نبینیوە داوای لەبر نەکەم باسی لەوە کرد کە لە 16 ئۆکتۆبەرە ئەمان قوبوڵیان نەکردووە بە پێی قسەی ئەوەی کە یەکێتی قوبوڵی کردووە لە ئێران ئەوان قوبوڵیان نەکردووە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تعجوبەکە کە دەنگ بێنێ ئەمە قسەی بربژێرێکی بزوتنەوەی گۆڕانە من ئەم وەڵامانە نادەمەوە لە بروی من وەک ئەو قسە ناکەم لە بروی من نامێت لەسەر حسابی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ بێنێ و ناشمێت لەسەر حسابی پارتی دەنگ بێنێ دەمەوێت لەسەر حسابی خەبات و ماندیبوون و نەهج و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان واقعەکەی خەڵک دیوێتی دەنگ بێنێ من نازانم ئەوان چیان قبول کردویان چیان قبول نەکردووە لەبەروەی ئەمە دەنگدان و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە دەنگدان لە کەرکووک و کورسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی وەڵامە بۆی قبولەکە یا قبول ناکە ئەمە وەڵا واقعەکانی بەڕاستی ئەمە پێویست بۆ ناکە من جارێککە ئەم نمونەیە بێنمەوە و بیکەمە قسەیەک و من ئەوەی بێنمەوە من ئەگەر وان زانیویانە بۆ خەڵکی کوردستانیان ئاشکرانە دەکرد ئەگەر پازدەی مانگ زانیویانە ئەم واقعە لە کەرکووک دەبێ بەڕاستی غەدریان لە خەڵکی کەرکووک جارێکی تر کردووە وایوتوە خۆتەوتە بەرنامەکەتم نەدیوە لە دەرێت خۆت جەنابەت باست کرد پێشەوەی بێنەژورەوەفاسیلەم بە تۆ نەوتوە بەزوتم ڕەخنەیەکی لێگرتون تۆ خۆت جەنابێت لە دەرەوە وتێت بەرنامەکە دیوە گوتم نان دەشتیان بۆ باسکەم تیان بەرنامێکی وایە جەنابەت دوان دەرێن لە پازدەی مانزانیمانە کە لە 16 مانگە وای لێ دێ سەبارەت بە جۆڵانەوەی نەوینە زیاتر بەڕای کاک عەباس فەتاح کار لەسەر بردننی دەنگەکانی گەنجانی یەکێتی دەکا یان چۆنە بێ لە هەڵبژاردننی کوردستانە کاریگەری چییە بێت؟ بۆ ینی نەوەی نوێ بەس دەنجی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبا ئەگەر گەنج ڕازی بێ لە هەموو حیزبەکان ناڕازیە دەنجی هەمووان دەبا بەڵام ئەوە نیشانی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی ئازادی داوە بە خەڵکی خۆی بیر و ڕاجیاوازەکانی ئاساییە بۆ خۆی چۆن دەری دەبڕێ و دەنگ دەدا بەچێ لەبەروەی خەڵکی کوردستان باشایەتی ئەومان بۆ بدا ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاپەڕینەوە هەتا ئەمڕۆ چه حیزبێکە بوو بەقەدەر یەکێتی نیشتیمانی کوردستان دیموکراسی ئازادی ڕای جیاوازی تێدا بێ بیر و ڕای جیاواز تێدا بێ لێک جیابوونەوەی تێدا بێ هاتنەوە ناوی تێدا بێ ئێکەواتە ینی بەڕاستی حیزبێک ئەوەندە کراوە و دیموکراسی و ئازادی بێ ئێ باشە خۆ ئەمە دەبێ خەڵک لێ ڕازیتر بێ بەڵام کەم و کوڕیمان هەیە بۆ خۆمان وەک یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار بیر و ڕاجیاوازەکانمان دێنین لەسەر ڕاگەیاندن باسی دەکەین کە خەڵکی خۆمان لە خۆمان بێزارە بێ ماوەیە کە ئەومان نەماوە هیوادارم بەرەو باشتر بچین بەڵام گەنج لە یەکێتی ڕازی بووە دەبێ ڕازی دەبێ و ئەوانەی تووڕەنە لە پارتی زۆر لە یەکێتی نیشتیمانی کوردستان تووڕەترن و ئەگەر خەڵک گەنجەکانمان تەعین نەبوو بێ خۆ پارتی سەرۆکی حکومەتە ئەگەر گەنج تەعین خەریجی خزانکۆ تەعین نەبوو بێ خۆ کاک مەسعود لە ڕابردوو سەرۆکی هەرێم بووە خۆ ئەگەر گەنج تەعین نەبوو بێ دەسەڵاتی ئەم هەرێمە هەمووی بەدەست پارتی خەڵک بۆ لەو ناڕازی نابێ بۆ لە یەکێتی ناڕازی خۆی کەس مناقەشەی پارتی نەکردووە کاندیدی پارتی لێرە نییە بەس پێدوانی ئەمە ڕاکردنە لەبەر پرسیارەتی مەسەڵەن ئەی خەیتە کۆڵی لایەنێکی تر چونکە هەموو کوردستان نەزانێتی کۆڵەکەیەکتان گرتووە مەبەستەکەمەوەیە پارتی خراپتر لە یەکێتی لە گۆڕان لە پارتی مەبەستەکەمەوەیە ئەگە خەڵک تووڕێ لە دەسەڵات تووڕێە چێ دەسەڵاتی ئەم هەرێمەیە ئێوە و پارتی و یەکێتی پارتی و یەکێتی کاکە ئیمزای یەکەم چێ پارتیە ئێ باشە ئیمزای دوم یەکێتیە ڕاستە بەڵام بۆ کاتێکە ڕەخنەتان لێ ئەگرن یەک دەقە گوێ لە براتەگری بۆ کاتێکە ڕەخنەتان لێ ئەگرن مەسەڵەن ئەگەر بڵێن ئێوە دەوری پەراوێزیتانێ لە حکوومەتە ئەکسەریەڵەن نەخێر ئێمە قوبوڵمانە یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەی خۆی هەیە لەگەڵ پارتیا هەردووکیان مشارەکەی قەرارەکەن وەکو یەک بۆ کێتە سەربازکردنی کەم و کورتیەکان پارتی گەورەکەیە ئێوە بچووکەکان من کاکە ڕەنج بۆی پەیامەکەەوە خۆی بگەم تۆ پرسیارەکەت لە من بۆی کە خەڵک ئەوە برێ تۆ پرسیارەکەت لە من بوو گەنج بۆ لە یەکێتی تووڕێ ئەی بۆ ناری گەنج بۆ لە حیزبەکانی کوردستان جوڵانەوەی نوێ زیاتر کار لەسەر بردننی دەنگی گەنجانەکات ئایا لە هەڵبژاردننی کوردستاندا چ کاریگەریکی لەسەر دەنگی گەنجانی ئێوە دەبێت پرسیارەکە ئێستاوا جواب بدەوە کاریگەری بێگومان لەسەر گەنجانی ئێمە وەکو هەموو لایەنەکانی تر هەیە لەوانەیە لەسەر ئێمەی زیاتر هەبێ لەبەروەی ئێمە باس خۆم دەکەم ئێمە لە حکومڕانی بۆتین بێگومان ئەگەر نیگەران بێ لە ئێمەیە تەعین نەبوو بێ لە ئێمە ئیش نەبێ لە ئێمە
بەڵێ چەند کورسیەوە بات کورسی خۆی دەبات کە ئەو کەسێک کە دەنگ نەداتە من یعنی کورسی من نییە ئەوە کورسی خۆیەتی ئێستا نەوەی نوێ تازەیە هاتووە چەند کورسیەوە دەبات کورسی دەنی چۆرە بۆ کورسی یەکێتی دەبا یعنی کورسی دەنجی خەڵکی کوردستان دەبا ئەو دەنگانە چێت تەوقع ناکە لەوانەیە یەکێتی نەبای لایەنشتر بەرێ لەوانەیە پارتی بەرێ لەوانەیە گۆڕان بەرێ لەوانەیە خۆی کۆمەڵی گەنج خۆی ینی لە 4 ساڵی ڕابردوو دەنجی نەداوە دەنگی گۆڕان ئەو دەنگانە بدرێتەوە دەنگی گۆڕان دەبن بەڕای تۆ تۆ ئەتەوێ بم بێ چوارچەوەیەک من ناوی حیزبێک بێنم بۆی دەنجی دەبا بەڵام واقع چەند ڕۆژێک من تۆ سبەی نەبی بە نوێنەری خەڵک بە شتەکان بە هەستیاری وەرمەگرە یعنی معریفەی تۆ گرنگە بۆ دەنگدەرەکان بۆ خەڵکانەی کە چەندین مەراکزی دراسات هەیە دراسی ئەم پرسیاراناکە و خۆشتان دراستان کردووە کە من لێتە پرسم مەسەلەکە یەکێتی و پارتی و گۆڕان نییە خەڵک بۆ چوونی ئەو بربژێرانەی ئەوێ بزانێ بۆ چوونیان چۆنە بزانێ تەبەنی چیەکان متەسیرە بێ پێیان لیان نیگەرانە بێ معجیبە بێ پێیان من لەو سۆنگەیەوە ئەم دیالۆگانەتان لەگەڵەکەم مامەدەمە ڕوونتر وەڵام دەمەوە خەڵک معارەزەی لە 8 ساڵی ڕابردوو باش ینی تێگەی معارەزەچە من بەش بە حاڵی خۆم لێرە زارشتر دەیرێم وەکو شەخص وە گۆڕانە معجیبی کاک مەشوان مستەفا بوو لە بڕۆی خاوەنی فکر و ڕێی و بیر و بۆچوونێکی زۆر منتیق بوو بەڵام بەداخەوە ئەوانەی کە لە خوارویەوە هاتن ئەمەیان جێبەجێ نەکرد بەڵام گۆڕان شتێک بوو کاک مەشوان شتێشتر بوو من ڕێزمێ ینی خەڵک پێی وا بوو ئەمە دەگەینە نەتیجەیە گۆڕاکاریەک سیستەمێک لە وڵاتە دێتر خەڵک هەندێک کەم و کوڕی و گەندەڵی و ناڕێکی و نەعەدالەتی لە وڵاتە بەرچاوکەوتوو نامینێ 8 ساڵی ڕابردوو دیتمان ئەمە نەبوو هاتنە حکوومەت و دەسەڵات ئەمە نەبوو ئێستا نەوەی نوێ هاتن هەز دەکەی ئەگەر واقعەکە سەیرکەین ئەم دەنگانەی لە 4 مانگی ڕابردوو کە ڕۆیی زۆرترینی لە گۆڕان ڕۆیوە ئەمە واقعەکە ئەمە دوور نییە زۆر هەتاوەکو من قسەیەکی لەسەر بکەم برێن ئەمە هەر بوو مۆزوعێک دەکەیان قسە لەسەر گۆڕان دەکات ئەوەی بردوێتی زۆرترین لە گۆڕان بردووە ئەمە هەولێر ئەمە کۆیە دوو نمونەی زیندوو شوێنی تر نارێم ینی لەوانی بردووە بەڵام ئەم جارەش من پێم وایە ینی لەوانەیە نەوەی نوێش ئەم دەنگەی ڕابردوو نێنێتەوە ئەم قسە و ئەم حملەی ئەعلام و دەبینە سەرۆک کۆمار و سەرۆکی حکوومەتی عێراق و دنیا دەکەن کاکە لەم وڵاتە دنیا نابێتە شامی شەریف ینی من ئەوەی کە دەیبینم و دەیخوێنمەوە ئەوە بووە ئەم وڵاتە لەم قۆناغە دەبێت پارتی بەڕێوەی بەرن دەبێت پارتی بەشی خۆی جیا کردوتەوە و یەک خەڵکی یەکێتی لە سنوورەکەی خۆی نەتەعینەکە نە عەرزێ داتێ نە نانێ داتێ نە ئاوێ داتێ لەو لایە وڵای یەکێتی دیموکراسی ترێ بێ ڕاستی ینی ئەم واقعانی ئێستا من ئەمڕۆ بادینان گەڕام 4 ڕسمی یەکێتیم نەدیوە لەوانەیە شەوان لێکرێتەوە بەڵام بڕۆ ئێستاکە لە شارەکەی مامجەلات سەدان ڕسمی پارتیدای و ئاسایشە لەبەر ئەوە زانی چۆنە ئەمە واقعەکە ینی دەنجی چێدەبا نابا ئەمە خەڵکی کوردستان پاش 15 ڕۆژیکە وەڵامی پرسیارەکەی من و تۆ ئەدەنەوە بۆ ئەوەی من لێرەوە تەوقیع نەکەم ینی کە هاتیتە سەر ستەیجەکە بەڕێزت فەرمووت خەڵک بڕوای بە دەنگدان نەماوە ئەمجا من گوتم خەڵک باوەڕ ئێستا ئێستاش قسێکت کردوتە یەکێتی و پارتی ئەبێ حکم بکەن ئەمە نەتیجەی ئەوە نییە کە فعلەن خەڵکێک بۆیە خەڵکێک بڕوای بە دەنگدان نەماوە لەبەری ئەڵێ نەتیجەکان دیارە هەر یەکێتی و پارتیە کەواتە دەنگدان و هەڵبژاردن بەڕای تۆ ئەوەندە ئەهمیەتی نییە پێشووتر حەسم کراوە نا ئەوە زانیت کاکە ڕێزمە بەستمەوە پرسیارە نییە ئێمە بۆ فێر لە خەرچ خۆماکەین واقعەکەی نەدەین خۆ من بۆ خۆم یەکێتی نیشتیمانی کوردستانم بەڵام واقعەکەی لە کوردستان هەمومان باشی دەبینین لەم وڵاتە ئەگەر هێسە بێ لەکن بەشێکی لەکرد پارتیا بەشێکی لەکەن یەکێتیە ئەگەر لە چەند ساڵی ڕابردوو دەسەڵات و هێز و پارە هەبوو بێ لەلای ئەم دوانەیە و ئەم دوانە من حەقم بەسەر پارتیۆ نیە با قسە لەسەر پارتی نەکەم چی کردووە چی نەکردووە بە ئەمە بڕیار بێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەتا دەسەڵاتی هەبوو بێ لە دوو ئیدارەی بوو بێ لە سنوورەکەی خۆی بەڕاستی کەم تەرخەم نەبووە لە خزمەتی خەڵک لە دامەزرانی خەڵک لە کردنەوەی زانکۆ لە خزمەت گوزاریە ناوچەیەکان لە گەیاندنی کارەبا ئاو ئیلە ئاخری کردوێتی بەڵام خەڵک لەوە ڕازی نییە کە نەیکردووە خەڵک لەوە ناڕازیە کە نەعەدالەتی لە ئیشەکان کردووە کە مەسەلەن بۆ شوێنێکی زۆر باش کردووە بە شوێنێکی خراپ کردووە مەسەلەن لە کاتێک زۆر تەخشان و پەخشانی کردووە لە کاتێک هیچی نەکردووە ئەمە خراپیەکەیە خەڵکی کۆی ڕازین تۆ جاری پێشوو زۆرترین دەنگی هەنا لە کۆیەوە بوو بەڵێ ڕاستە ڕازین خەڵک لەو نەعەدالە یان ئەڵەن نەعەدالەتی هەیە و کۆیەشی گرتوتەوە من بۆ خۆم لە زۆرشت ناڕازیمایەتر خەڵک چۆن ناڕازی نییە بەڵام لەگەر هەموو شتانەشەوە خەڵک ئێستاش لە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر باشە کاک عەباس کشانەوەی لیستی هاوپەیمانی دکتۆر بەرهەم ساڵح بە سوودیەوە دەشکێتەوە یان گۆڕان و هێزە ئیسلامیەکان هەرچەندە سەرکردایەتی یەکێتی ئەڵێت هاوپەیمانی داوای کردووە
لەگەڵ یەکێتی یەک بگرێتەوە هەواڵی ئەمڕۆ بوو. هاوپەیمانی لە یەکێتی جا نەبووەوە هەتاوەکو لەگەر زۆریان بەشێکیان زۆربیان هەتا ئێستا ژەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان لەمانە لیستێک بوون دروستیان کرد بۆ هەڵبژاردن نەک حیزبێکی سەربەخۆ و ئەمە دروستیان کرد. بۆ معلوماتە ئەوە ڕێی خۆمە من حیزب نەمبیستوە حیزبێکە بێ ناوی حیزبی هاوپەیمانی بێ لیستێکیان دروست کرد بۆ پەرلەمانی عێراق وەکو هاوپەیمانی. ئێستاش ئەگەر بێتەوە ناو یەکێتی یان یەکێتی کاک دکتۆر بەرەم کادریەم حیزبە بووە من هیچ زانیاریەکەم نییە ئەمڕۆ کۆبنوێژی سەرکردایەتی مەکتەب سیاسی بێت و گوتراوە چ نەگوتراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو لایەکمان دەزانین یعنی لە هەم قۆناغەکانی ڕابردوو بەهۆی ئەم قسانەی کە من باسم کرد لەوانەیە چوونە دەرێ شەبێ و هاتنەوە ژوورە شەبێ من هیوادارم من دەخوازم چۆن مامزەلال دەیگوت ینی بەڕاستی کەسمان لێ زیاد نییە کەسمان لێ زیاد نیە بەڕاستی لە کوردستان. بەڵام تۆ پێشووتر هاوپەیمانیت بە قەوارە بە لیستێکی جیان نەزانیەوە هەر شتێکی کاتی بۆ دروست کراوە بۆ وەختێک و تەواو بەڕای تۆ؟ مەرز نییەوە ئەمەیان پەیوەندی بە خۆیانەوە من ناتوانم من هیچ معلوماتێکم لە سەریان نێ و هیچ لێکۆڵینێکشم لە سەریان نەکردەوە بۆی بزانم بۆ چییە و بەرنمەیان چیە لیستێکیان دروست کرد خۆ گۆڕانیشان لیستێکیان دروست کرد و دوایی کردیان بە حیزب احتیمال ئەوان ئەم بەرنمەیانە بێ احتیمال شانەوەکان بە سوودی ئەو ئەشکێتەوە بەڕای جەنابەتیان زیاتر ئیسلامیەکان بێگومان بە سوودیەوە سوودیەوە بێگومان ئەو خەڵکە ینی پێم وانە ئەگەر لە یەکێتی ئەوەی تووڕە بوو بێ پێیوا بۆ لەناو هاوپەیمانی دەتوانێت قەنەعەتیە بێ ئێستا لە هاوپەیمانی تووڕە بێ پێم وانە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەولاوە ویژداری قوڵکە دەنگداتەی زانێکی تر ئەوە قەنەعەتی خۆمە. ئەگەر کاک بەرەم ساڵح بە هەر ڕێگایەک لە ڕێگاکان لەگەڵ یەکێتی یەک بگرێتەوە ئیتفاقی سیاسی بکات وەکو شخصی خۆی یەکسانە بەوەی کەیتر ئەوانەی کە پێشووتر لەگەڵ هاوپەیمانیا بوون دەنگە دەنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێوانە لەبەرەوەی ناو هاوپەیمانی بوون لە زۆر لایانی سیاسی تر تووڕە بوون لە کۆمەڵ لە یەکگرتو لە پارتی لە فران حیزب لە گۆڕان لەوێ بوونەوە مەرز نییە کە ئەو بێتەوە هەموو دەنجی هاوپەیمانی بێتەوە مەرز نییە. بەڕێز کاک عەباس سەبارەت بە کێشە ناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند کار لە کەمکردنەوەی دەنگەکانی یەکێتیەکەن بە تایبەتی ئەم جارە تا ئێستا کاک مەلا بەختیار لە بانگەشەی یەکێتیدا نەبینراوە لە کاتێکە کە ئەو بەرپرسی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتیە و لە دوو هەڵبژاردننی ڕابردووشدا کەسێکی سەرەکی بەڕێوەبردننی بانگەشە بووە. وڵات تا ئێستا نەکاک مەلا بەختیار خۆ کەسمان نەدیوە یان ئێمە هەر دوێنێکە لیستەکەمان ڕاگەیاندووە و جەنابی کاقوبات قسەی کردووە وەکو سەرۆکی لیستەکە و میوانداری ڕاگەیاندەکەشمان لە مەڵبەندی ڕاپەڕین کردووە بێگومان میوانی چ مەڵبەندێک بین ئیتر مەسئولی ئەو مەڵبەندە ینی بەڕاستی وتەی بەخێرات نەکوێن ئیتر لە سبێنەوە لە سبێ و دوێ و سێوە ئاسایی ئەگەر ئەم پرسیارەدا دروست بوو دەتوانانی لە کاندیدێکی بکەی کە لێرەدا دەنیشێ بەڵام ئەگەر دەرنەکەوێ مؤشیری چییە ئەگەر سبێ و دوسبێ چونکە ئەو کەسێکی فعالە تاکیدم لەوەی دەرەکەوێت کاک مەلا بەختیار بەخۆی ناتوانێت ینی یەکە لە کادیرە هەرە دڵسۆز و بە حرەکەکان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وایە ناتوانێت لە ماوەی 15 ڕۆژە لەمانە دانیشێ قسە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەکات. وەکو پێشتر وتم دیارە خەڵکیش ئەتناسێ و ئەزانێ خۆت خەڵکی کۆی لەسەر بوونی بارەگاکانی دیموکرات لە کۆیە ڕات چییە پێویستە پەرلەمان لە ئایندا چۆن مامەڵە لەگەڵ بوونی بارگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵات و پارتی کرێکارانی کوردستان بکات لە ناو خاکی هەرێمی کوردستاندا؟ وەڵاوە مەوزوعێکی زۆر سیاسیە ینی لە بەرنامێکی هات تەلەڤیزۆنی من زۆر بە دروستی نازانم یعنی تەواو قسەی لەسەر بکەین ئەمانە ئێمە لێرەوە پیاوێکی سەریح و ئەوەی بەڵێ وەسبەینەش ئەمە ڕەنگە ڕوبەڕووی پەرلەمان ببێتەوە نیە؟ بەڵێ ئاخر دەمەوێت بە سەریح قسە بکەین بەڵام ئەمە مەسەلەیەکە ینی زۆر پەیوەنددار نییە بە ناوخۆی خۆمانەوە ئەمە پەیوەنددارە بە دەوڵەتە زلێزەکانەوە کە لە دەوروبەرمانن منی ژوتم بێ پەرلەمان چۆن مامەڵە بکە؟ ئەوە پێویستە کە پەرلەمانی داهاتوو ئەو بەڕێزانەی کە دەبن بە ئەندامی پەرلەمان ئەم بابەتاتە بەردەستان قسەی لەسەر بکەن. ئەی تۆی تیان ناویت؟ ئەوە خەڵکی کوردستان دەزانێت من ناتوانم لێرە لە زیاتی خەڵکی کوردستان قسە بکەم ئەگە خەڵک متمانیان پێدام و کاتە قسەیان بۆ دەکەم. منیش بەڕێی خۆشمە و کاتە دەرەبڕم کە بەڕاستی متمانیان پێداوم ئێستا لە زیاتی خەڵک قسە ناکەم خەڵک هێشتا دەنجی نەداوە بە من برێ منەوە دەرچووم و قسەتان بۆ دەکەم. وەکو خەڵکێکی کۆیە وەکو هاوڵاتیەک چۆن مامەڵە بکا پەرلەمان لەگەڵم پرسە؟ پێویستەوانە تەقدیر و ڕێز بگیرێنەوەوانە شۆڕژگێڕانی ینی بەشێکن لە جەرگی کوردانی ئەگەر دوژمنانی گەلەکەمان نەبووایە ئێمە کورد یەک پارچەینەوە و یەک خاکین و یەک کوردستانمان هەیە دوژمنان لە مێژووی خۆیاندا کردویان بە 4 پارچە لەسەر چوارنەتەوە و خەومی جیاجیا شیعە و سونە لە عەرەب و هەر داواکاریەکی دەرەکیش هەبێ هەر پێویستە بارەگاکان بمێنێتەوە لە شوێنی خۆی وانە؟
پێویستە چۆن لە بەرژەوەندی سەلامەتی ژیانی وانە ئێمە پێویستە هاوکاری تەواویان بین لە پێناوی هەم ژیانی وان چکامانە خۆ هەر پێشمەرگەنی نەمانە سەدان خێزانی کوردن لەوێنانە دەژیان ینی هەر هاوڵاتی ئاسایشن لەوێ دەژیان یانێ خۆیمە پێویستە لەسەرمان ڕێزدا ئەمانە بگرین لە خەباتیان بگرین لە ژیان گوزەران بگرین و ڕێگەیان بۆ دانین کەوانە تووشی ژیان بەخشی جارێکەکەی وانە بن پێویست هاوکاری تەواویان بین. کاک عەباس بۆچی جەنابەت جارێکی دیکە خۆت بربژێر کردەوە ئەتەوێت چی بکەیت کە لە خولی ڕابردوودا نەتوانیوە بیکەی؟ هەمومان کە دەبینە کاندید لە لیستەکانی کوردستان بێگومان سەر بە حیزبێکین کە بۆیە باوەڕمان بۆ حیزبێ و لەو حیزبەیدان هەندێک زار جۆشی لە ڕدەگرین من خۆم داوام نەکردووە یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوەتمەوە منش قبوڵم کردووە. زۆر باشە هەندێک لە پەرلەمانتارە هاوکارەکانتان ئەڵێن ئێوە وەک فراکسیۆنی یەکێتی ڕێگری سەرەکی بوون لە پەسەندکردنی ئەو پڕۆژە یاسا چاکسازی لەلایەن حکوومەتەوە بۆ موچەی خانەنشینان و فەرمانبەرانی حیزبی پێشکەشی پەرلەمان کرا بۆچی لەگەڵ پەسەندکردنی نەبوون؟ لەبەرەوەی دەویست دەرماڵی هەموو موچەخۆران ببڕێت دەویست موچەی خەڵک بەڕاستی باش بۆی ڕوون نەکرابەوە بەداخەوە هەرچی فەرمانبەر و موچەخۆریە وڵاتی زیاتر لە 150,000 دینار لێ دەبڕا بەبێەوەی هەستی پێ بکە کۆمەڵە چین و توێشە بوو موچەکەی لێ دەبڕدرا هەندێک نەعەدالەتی تێدا بوو ئەمە ئێستا تەفاسیلەکە وردەکاریەکەی لەبەر دەست نییە بەڵام قسەی خۆمانە و کاتە لە ڕاگەیاندەکانش کردووە و لە پەرلەمانش کردووە و من پێشم وایە بەڵام زۆرینەی لە ساڵحی زۆرینەی خەڵکی کوردستان لە ساڵحی یان کەمی نەبوو ئێمە خەڵک نەگەێنین خەڵک وا تێگەیاندرا بوو پیان وا بوو ینی مەسەلەن بۆ نمونە کێشەی گەورەمان هێزەکانی ناوخۆیە پێشمەرگە و پۆلیس و شورتا کە بۆی بەڕاستی خانشینەکەیان چاک بکرێت لە بەروی بنەڕەتەکەیان زۆر کەمە کە خانشین دەمون بە 200,000 نەخێر 1 دیناری بۆ زیاد تێدا نەدەکرا ئەگەر یاسای یەکگرتووی عێراق فەرموو بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە بناردایە کە حکوومەتی عێراق بۆ خانشینی داناوە ئەمن یەکەم کەسم جێبەجێ دەکەم لە بەروی هینی هەموو چین و توێژەکان چاک دەکرێت 400,000 دینار کەمترین موچەیتی ئێمە گوتمان 300,000 وتیان نایدەین بەڵام دەیویست لە هەموو خەڵک ببڕێ بەڵام بەداخەوە ئەمان نەگەیاندرایە خێرگەم پێیامە ئێتر تو موچە لە هەموو خەڵکی کوردستان دەبڕی بۆی ئەم پاشەکەوتی ئێستا دەیجێڕێتەوە دەویست ئەو کاتە بە یاسایەک بیجێڕێتەوە پاشەکەوتەکەشی لەسەر نەمینێ و کەمیشی بکاتەوە من پێ دەرێمیانی بۆ فێر لە خەڵکی خۆمان بکەین ئێمە نوێنەری خەڵکین خەڵک ئێستا دێین لە دەستی مار بمار دەگەڕین و دەستی باسەکەین دەنگمان بدەیە بەڵام کە چوون لەسەر کورسەکە دانیشتوین و منەتمان بە خەڵک نەمینێ بێگومان دەبێ ئەم وردەکاریە بۆ خەڵکی کوردستان ئاگاداری جێگری سەرۆکی حکوومەتیش کراوە ئەمە مشکلی خۆیان دەتوانێت پرسیارە لە خۆیان بکەین من ئەوەندە دەزانم من ئەندامی پەرلەمانم من ئێستا کە مەسئولم لە ڕێی خۆم زۆر باشە ئەتوانم دوو پرسیار وەربگرم لەبەرەوەی مامۆستا زۆر چۆنا و تەفاسیلەکانەوە بفەرموو یەک پرسیار ئەتوانم وەربگرم بفەرموو گیان فەرموو فەرموو فەرق ناکات پرسیارم لە بۆ کاک عەباس گەنجێکم لە شاری هەولێر هەتا ئێستا دەنگدەری یەکێتی بوومە بەڵام ئێستا ڕاڕایە دەنگەکەم چکە تاکە هێز لە کوردستان یەکێتیە زۆر بازی ئارامidایە ڕاگررتنی ئارامی لە کوردستان ئێستا ژەوە کاگرانس قسە چی کرد هەر بەڕاست پێکەین پرسیارەکەت دەڵێ یەکێتی دیراسی ئەو پرسیارانە دەکاتن کە من لە میوانەکانم دەکەم یەکێتی دراسی ئەم پرسیارانە دەکا ئاگوت یەکێتی دیراسی پرسیارەکانم دەکا کە ئەمن چی یەکێتی دراسی پرسیارەکان دەکە کێشتی وای تۆ تازە لە بەرنامەکەت باسی شتەچوالەیت ئەڵێم هەموو حیزبەکان ئەو نوع پرسیاری کە چەند دێنن دەنگیکیان بۆ چێ دەنگی کێوان بۆ ناچێ مەراکزی دراسات ئەم پرسیارانە دراساکە نەک یەکێتی دراسی پرسیاری منەکە بۆچی مەسەڵەن یەکێتی و پارتیوانە حەقیان بە پرسیاری منەوە چیەکە مەسەڵەن لەس ئەوەی ڕوودا و دەستخۆشت لێ دەکەم لە ڕوودا و هاتی بەرنامە دەکەێت چکە ڕوودا بە حیاتی لە هەڵبژاردنەکەی دژ ئاگامان لێبوو بێزنەوە ئیسفادەی لە بۆ کاندیدی یەکێتی نەبووە تەنها لە لێدان و لە کەمکردنەوەی ئەو کارەکەت چیە کاکیەوە بەعکسەوە زۆربەی بربژێری هەموو لایەنەکان بەو پەڕی ئازادیەوە ئێستا خەڵگەی بینە بربژێری هەموو لایەنەکان لە ڕووداوە دەرەکەون و تەلەڤیزۆنەکانی تەنیا بانگەشەی لایەنەکەەکان زۆر سپاس بۆ جەنابەت لەبەرەوەی لە وەختی زایە ئاوەرم گرتی دەستت خۆش بێت سپاس بۆ جەنابەت
ئارامی ببوورە زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز سپاس کاکی من کاک عباس زۆر زۆر سپاسە دەکەم بە ئومێدی سەرکەوتن سپاس بۆ زۆر سپاس بە خێر بەی سەرچاوەکانم بینەرانی بەڕێستا سبەی شەو بە خزمەتان ئەگەمەوە کاتێکی خۆش دووبارە بە خێر بەی سەرچاوەکانم